ئەمڕۆ چواردەی چوار یادی جینۆسایدی ئەنفالە من وەکو سەرەتا کەیەوە ئاماژەتان پێەیە ئەمڕۆ بەو تاوانە بەو کۆمەڵکوژیەی کە بەسەر خەڵکی کوردستانە هاو تاوانەکەش بەزەوە بوو کە ئێمە کوردین و بە زمانی کوردی قسەکەین هەموو ئەو کەسانەی کە جانیان سپارت ڕۆحیان شاد بێت ئەمڕۆ من لە مۆنومێتم لە قەزای چەمچەماڵ کابینی لێرە دواتریش هاوکاران وێنەکانتان بۆ گوێزنەوە کە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە چەندین چالاکی بەڕێوە بچێ هەم لە وتاردان و هەم لەوەی کە بتوانن کە سوکاری ئەنفالکراوەکان لێرە ئامادە بن و وەداوەکارەکانی خۆیان بخەنە ڕوو وەلەمان کاتی شامنیژەمەوێ هەم لەگەڵ کۆمەڵێ لەو کەسانەی کە بەرپرسن لێرە و ئێستا یەکێک لەوانە کاکڕەمەک ڕەمەزان کە قایمقامی قەزای چەمچەماڵە لە لای منە حەزەکەم لەگەڵ خۆیان کۆمەڵە گفتوگۆ بکەین و بزانین ئەمڕۆ چالێکەکان چۆن بەڕێواچێ ئەی داوای خەڵک چییە لەم ڕۆژەیە کاکڕەمەکە فەرمی بۆ لای من سڵاو لێ بەبانی باش سڵاو لە جەنابت و لە سەرجەم بینێرانی خۆشەویست و لە منومنتەوە درود و ڕەحمەت بۆ گیانی پاچی قوربانیانی ئەنفالکراو و سەری ڕێز و نەوازل لە ئاست گەورەی کە سوکاریاندا دەنەوێنین ئەمڕۆ یادەکە کاتژمێردا دەست پێ دەکات لەگەڵ ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی چەمچەماڵوە وەکو ئیدارەی چەمچەماڵ وەکو کە سوکاری سەربەرزی شەیدان کۆمەڵک سەرنج و تێبینی لەسەر خزمەت گوزاریەکان هەیە بەڵام کە سوکارەکان و ڕێکخراوەکان و لاەنە پەیوەنددارەکان بڕیاردرا ئەم یادە بکرێتەوە دەسەکانتان خۆش بێ سوپاس بۆ تۆ من پێم خۆشە تۆکو قایمقام لێرە ئەو خەڵکانی کە لێرەن کە سوکاری ئەنفالکراوەکان داواکاری ئێوە چییە لەم ڕۆژەیە بۆی کە بتوانن هەندێک لەو ئازارانەی کە سوکاری ئەنفالکراو کەمتر بێتەوە دیارە کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوانی سنوورەکەمان چی بۆیان بکرێ هێشتا کەمە چکە بەداخەوە حکوومەتی ڕەفتارفاشی بەعز ژیانی مرۆڤەکانی لێراستەندین و لادێ و شوێنەکان و ژیانی مرۆڤاتی نەهێشتووە کە سەعەزیەکانی لێبردو بۆیە هەرچی بۆ ئەوان بکرێ هێشتا کەمە بەڵام لە ئێستادا ئەوەی پێویست و گرنگە جەختکردنەوەمانە لەسەر پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ بە سوپاسەوە لە 12 سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارەی دەرکردووە و بودجێ بۆ تەرخان کردووە لە لایکی تر هێنانەوەی ڕووفاتەکانیانە و یەکێک لە داواکاریەکانیان ئەوەیە کە بە سیستەمکردنی موچەی کە سوکاری سەربەرزی شەیدان چیتر لە بانقەکان نەوەستن بە شێوەی ڕێکوپێک شایستە دارایەکانیان وەربگرن ئەمە خاڵێکی تریان لە ئەم ساڵ یادەکەمان بەوە با بڵێن خاڵێکی تر بۆمان زیاد کردووە کە بوون بە ئیدارەی سەربەخۆی قەزای چەمچەماڵە یەکێک لە ئەوەی کە داواکاریەکەمان ئەوەیە قەزای چەمچەماڵ بکرێتە ئیدارەیەکی سەربەخۆ بۆ سنوورەکەمان دووبارە ڕێز و سڵاو بۆ جەنابیشتان دووبارە سوپاس بۆ تۆ دەستەکانی خۆش بێ زۆر سوپاس بۆ تۆ بڵێ ئاری سەحر من لەگەڵتان بەردەوامە بینەوە بینین کە ئێستا وێنەکانە ئاوڵاتیان کەسانی بەرپرسی ئەم ناوچەیە و شوێنەکانی تر سەردانی مۆنومنتەکەکەن بۆی ئامادە بن لە مەراسیمەکە کە وەکو ئاماژەیان پێیا کە کاژمێردە دەست پێکات من لەگەڵم و ئەو گفتوگویانێشە ئەمەیە کۆمەڵە لەو چالاشیانەی کە لە پشت منەوە ئەیبینن هەمیشە باسیەوەمان کردووە وەکو خۆشتان سەرەتا ئاماژەتان پێیا کۆمەڵێک لەو تاوانانەی بەرامبەر میلەتی کورد کرا ئەمووی کۆمەڵی وێنەی جیاوازە بینین ئەم وێنانە کە کۆمەڵی پێشانگاکراونەتەوە پێشانگاکانیش دوو پێشانگان پێشانگایەکیان باوە و تاوانی هێرۆشیما و پێشانگایەکی کەشمان هەیە بە چەکی کۆمەڵکوژی لەسەر مرۆڤ ئەم پێشانگایانە کۆمەڵی وێنە لە خۆیەگرێ هاوکارانم وێنەکانی گوێزنەوە و چەند کەسایەتیەک لێرە ئەم پێشانگایان کردێتەوە ئەم بەڕێزای کە لای منە سڵاو لێبێت لەم ڕۆژەیە ئەم پێشانگایەتان کردوتەوە مەبەستان چییە؟ ئەتانەوەی لە ڕێگەی ئەم وێنانەوە چی بڵێن بە خەڵک کە لێرە ئامادە بێت؟ تاوانی ئەنفال تاوانی جینۆسایدە چەکی کۆکوژی تیا بەکار هاتووە چەکی کیمیاوی تیا بەکار هاتووە و گەلی کورد دەبێت پەیامی ئاشتی خوازی هەبێت پەیامی ئەوەی هەبێت چەک لە جیهانە داماڕێت بۆیە ئەم پێشەنگایە بەشێکە لەو هەڵمەتە و ئەم پێشەنگای ئەم هەڵمەتانە هەردووکی هەڵمەتێکی جیانین لە جیهانە بەڕێواچن دژ بە چەکی ئەتۆمی و دژ بە چەکی کۆکوژی و ئێمەش بەشێکین لە کۆمەلگای نێودەوڵەتی و جینۆسایدی گەلی کوردیش بەشێکە لە جینۆساید لە جیهاندا ئەم تاوانانە تابعێکی جیهانیە تاوانێکی جیهانیە تاوانی جینۆساید بۆ ئەمەش ئەمەمان کردێتەوە بۆی دانەبڕێن لە گەلانی جیهان دەسەکانی خۆش بێ سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئەم بە ڕێزانش کاموتان هاوکار بوون لە کردنەوەی ئەم پێشانگایە دەستان خۆش بێ وەکوی بینن کە ئێستا هەر بە لەناو مۆنومنتەکە لە هاوشەی مۆنومنتەکە بە چواردەوریا پێشانگای
هەمە جۆر کراوەتەوە وەکو لە وێنەکانە لە دوای منەوەی بینن ئەمانە چەندین پێشانگان و چەندین کەسایەتین کە وێنەکانیان خراوەتە ڕوو ئێستاش خەڵکێکی زۆر و بەردەوام ڕۆکەنە مۆنەمێنتەکە بۆی کە بتوانن لێرە چالاکیەکانیان و بتوانن کۆمەڵێک گفتوگۆی جیاوازتر بکەن و داواکاریەکانیان لە بەرپرسان و لە حکومت بکەن بۆی کە کێشەکانیان چارەسەر بکرێت و لە هەمان کاتیشا ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە لێرە ئامادە بووە هەمیشە باس لەوە ئەکەن کە پێویستە کەم و کوڕیەکان پێداویستیەکانی کەسوکاری ئەنفالکراوان و بتوانن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن ئەمەش ئەمووی بۆیە کە بتوانن زیاتر بژێوی ژیانی خۆیان بە باشترین شێوە بەڕێ بکەن و لێرەش کۆبوونێتەوە بەدەر لە پێشانگا کۆمەڵە چالاکی تر بەڕێواچێ کۆمەڵە گروپی تر لێرە ئامادەن کە بتوانن لەم ڕۆژەیە هەموو ئەو کەسوکارانەی کە لێرن بتوانن جارێکی تر داواکانیان بخەنە بەردەست و بشتوانن کێشەکانیان بۆ چارەسەر بکرێ بێگومان لێرەش کۆمەڵێ چالاکی تریش بێگومان بەڕێوە ئەچێت کابینی لێرە خەڵکێکی زۆر کەو بۆتەوە هەم لە کەسانی بەرپرس و کەسوکاری ئەنفالکراوەکان و لە هەمان کاتیشا کۆمەڵی چالاکی بەڕێواچێت چالاکیەکان وەکو پێشتریش پێشانگایەکم پیشانان ئەم جارە کارێکی تری پێشانگا و کۆمەڵێک لە تاقانەی ئەنفالکراوەکان کە ماونەتەوە هونەرمەندانیش ڕۆڵیان هەیە لەوەی کە بتوانن بە شێوەیەکی باش لەم یادانەیە کۆمەڵە چالاکیەکی ئاواز بکەن ئەویش کۆکردنەوەی هەموو ئەو یادگاریانەیە یاخو وێنەی ئەو کەسانەیە کە لە خێزانێکی هەش کەسی نۆ کەسی بگرێتە کەسیش یەک کەس ماوەتەوە وێنەکانیش بەبێ جیاوازی لە هەموو کوردستانە بەو هەش قۆناغە جیاوازی کە ئەنفالکرا لە هەموو ناوچەکانە لە شار و شارۆچکە و گوندەکانیشە کۆمەڵێک کەس ماونەتەوە کە هەتا ئێستاش بەو ئازارەوە هەتا ئێستاش بەو چاوەڕوانی دەرگایەوە هەتا ئێستاش کە چاوەڕێ ئەەکەن یەکێ لە کەسوکارەکانیان دەنگی بێتەوە گوێی و پێشوازی لێ بکات ئەمە ئەمڕۆ خانمێکمان لەگەڵایە هونەرمەندا و قات و چۆڤین توانی وێتی وێنەی ئەو کەسە تاقانەیە لە تەواوی کوردستان کۆ بکاتەوە ئەمڕۆ لە مۆنەمێتی چەمچەماڵ نمایشی بکە ئەشی بینن کە یەکەم وێنە لێرەوە کە دەست پێکات هەتاوەکو ئێمە بەردەوامە بین لە گفتوگۆکەکانمان ئەمانە هەمووی وێنەی تاقانەی ئەنفالن خات و چۆڤین سڵاو لێبێت بەخێر بێن زۆر سپاس پێم خۆشە سەرەتا باس لە بیرۆکەی ئەم کارە بکەین چۆن بیریت کردەوە بۆی کە هەستی بە کۆکردنەوەی وێنەی ئەو تاقانەی کە پێیانڵی تاقانەی نیشتیمان بڵێ من ئەمڕۆ وەکو هونەرمەندێک پێم خۆش بوو لەم ڕۆژەیە جێدەستی خۆم دیار بێت و خزمەتێک بە تاقانەکانی ئەنفال بکەم کە ناو منێ ناون تاقانەکانی نیشتیمان چونکە ئەم تاقانانە هی هەموو نیشتیمانن ئێمە خۆمان بە کەسوکاریان نەزانین چونکە ئەم تاقانانە هیچ کەسێکیان نەماوە بۆیە پێم خۆش بوو خزمەتێک بکەم ئەویش بە دانانی وێنەی هەر یەکێکیان لە ئەمڕۆیە باشە کەواتە بە تەواوی وێنەکان پیشان بێنێت بە ڕۆشتنەوە گفتوگۆش بکەین ئەم وێنانە بێگومان هاوکارانم وێنەکانە گوێزنەوە کۆکردنەوەی ئەم وێنانە تۆ خۆت گەڕاوی ناوچە بە ناوچە تاوەکو بتوانی بزانی ئەم کەسە لە ساڵی چەندەوە و چەند کەسی ئەنفال کراوە بڵێ پێشتر پرسیارێکی تەواوەتیم کردووە بۆ کۆکردنەوەی ئەم وێنانە لە هەر قەزا و ناحەیەک تاقانانە نوێنەری خۆیان هەیە پەیوەندیم کورە بە نوێنەرەکانیانەوە و یارمەتیم بە وێنە و ناونیشان و هەموو زانیاریەکانم بنێ لە چەمچەماڵ بە کاگعادلەوە ری تاقانەکانە و بە ڕێزیان خۆشی تاقانەیە لە کفری و کەلارەوە پەیوەندیم کرە بە کاک بەختیارەوە لە هەر شوێنێک پەیوەندیم کرە بە یەکێکەوە بەڵام زیاتر بەڕاستی سوودم لە کتێبی کاک ئیسماعیل هەنارەی وەرگر کە تەواوی زانیاریەکانی تیا بوو و زۆربەی وێنەکانیشم لەو کتێبەوە وەرگر من لێرەوە سپاس یەکەم بەبێ جیاوازی لە هەموو شارەکان هەوڵ ئەگەر تاقانەیەکی تیا بوو بێ من هەوڵم ماوە وێنەکەی دابنێم بیرم لەوە نەکردوێتەوە سەر بە چه حزبێکە یا سەر بە جیاوازی زۆر باشە خاتون تا چەند گرنگە وەکتو ئەم کارت کردووە بەردەوام بۆ ئەم تاوانانە ئەم جینۆسایدیانە کە بەرامبەر میلەتی کوورکراوە هونەرمەندانیش ڕۆڵیشان هەبێ لەوەی کە بتوانن کەسوکارانە بکەن بەڵێ بەتەکیید زۆر گرنگە بەلای منەوانێ هونەرمەند ئەبێت لەم ڕۆژانە جێدەستی دیار بێ لەم بەڕاستی ئەمە کە مەرگەساتێکی زۆر بەسەر گەلی کووردا هات بۆیە من بەڕاستی پێم خۆش بوو لەم ڕۆژەیە ئەگەر خزمەتێکی بچووکیش بێ بتوانم خزمەتێکیان بکەم دەستە خۆش بێ لەگەڵ ئەوە شاکە بینین لە وێنەکانە هەموو پرۆفایلی ئەو کەسانی تایە بە تەمەنیانەوە و چەند کەسی ئەنفال کراوە وەکو ئەم وێنەی کەی بینین نۆ کەسی ئەنفال کراوە هەتا ئێستا
کاک لوقمان ئەبێ چەند چاوەڕێ بکات و بێ و ئازارێک کە لە دڵیەتی و تەواوی ئەو کەسایەتیانەی تریش بە خانم و پیاوەکانیشەوە ئەبێ چەند ڕۆژانە ئەم ئازارە بەریانەکەوێتەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کەس و کاری ئەنفالکراوان هەمیشە ئەوە دووپاتەکەنەوە کە پێویستە کەم و کوڕیەکان چارەسەر بکرێ ئەو پێداویستیانەی کە هەیەە جارێکی تر بخرێتە بەردەست و کاری لەسەر بکرێ هونەرمەندان کاری خۆیان کردووە بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ لە چالاشەکانە بەڕێواچێ بینین کە قەرەباڵغێکی زۆر لێرە هەیە و کەسانی بەرپرس و کەسوکاری ئەنفالکراو لێرە ئامادەن کەی بینین خۆتان ئەمە ئەوە دووپاتەکاتەوە کە ئەوان داواکاریان هەیە و بۆیان جێبەجێ بکرێ کەم و کوڕیەکانیان ئەو کەسانەی کە موچیانێ و موچەکانیان پشتگوێ خراوە جارێکی کاری لەسەرکەنەوە وەکو قایمقامیش خۆی ئاماژەی پێ خات و چۆڤین لەگەڵ ئەوەی کە ئەم پێشانگانە ئەکرێتەوە تا چەند گرنگە بەس لەم ڕۆژەیە کار نەکرێبەوە ئەو کەسوکاری ئەنفالکراو ڕۆژەکانی کەشکار بەتاکی زۆر ڕاستە من ئەسا هەر ئەمڕۆ دە بۆ دوانزە لە چەمچەماڵم بۆ کردنەوەی ئەم پێشانگایە لە دوای سعات دوانزە بەڕێیەکەوم بۆ دووسخورمات و چونکە زۆربەی تاقانەکانیشمان لەوێن ڕستمی ئەوانیشی تایە لەوێش سعات چوار پێشانگایەکی هوەری ئەەکەمەوانێ هەرم پێشانگایە دانێمەوانێ و چەندین چالاکی تر لەوەیە لە دوای ئەوێ قرارە بچم بۆ کفری ئیشەڵا بەردەوام ئەبێت داوایان کردووە لە هەولێر و لە بەرزان و لە کۆمەڵی شوێنی تریش ئەم پێشانگایە بەردەوام بێت و بۆ ئەوەی تاقانەکان بزانن کە ئێمە لە بیرمان نەکردوون من وەکو خۆمەک هونەرمەندێ لە بیرمان نەکردوون و پێمان خۆشە خزمەتیان گەین ئەگەر بەکارێکی بچووکیش بێت باشە لەگەڵەوەی ئەم وێنانە و کۆ کردوێتەوە لەگەڵ خۆیانە قسەت کردووە تا چەند خۆیان ڕەزامەند بوون یاخود پێیان خۆش بوو کە تۆم کارە بکەیت و ئەوەی کە ئەمان بزانن کە کەسانێکن پێویستیان بەوەیە کە خەڵکانێکی تر کەسانی تر بزانن کە ئەمان تاقانەی نیشتیمان و ئەیانەوێ کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت بڵێ ڕاستەکەی کاتێککە پەیوەندیم پێواکردن بۆ ئەوەی وێنەکانیان لێوەگرم یا خود زانیارەکانیان لێوەرگرم زۆر بە خۆشحاڵیاوانێ ئامادەبوونی خۆیان دەرەبڕی و بگرایان و چیشە پێویستە ئێمە هاوکاری دەکەین ئەمە بۆ من بەڕاستی جێگەی خۆشحاڵی بوو کە بەو شێوەی ئاهاتنە پێشەوانێ و ئەیانویست یارمەتی من بن. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ خات و چۆڤین دەستە خۆش بێ گومانەوە ئەرکەکانی خۆت بەردەوام بێت چکە چەند وێنەیەکت ماوە دای بنیت دەستە خۆش بێ بەڵێ ئەوەی کە بینیمان ئەم وێنانە هەمووی وێنەی تاقانەی نیشتیمانن بەبێ جیاوازی لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە من زۆر جار جەختم لێ کردەوە ئەوەیە کە چۆن بتوانین لەم ڕۆژانەیە یادەکان بە بەرزی ڕابگرین هەوڵ بدرێت کێشە و گرفتەکان بخرێتە ڕوو چارەسەر بکرێت بێگومان چەندین کەسی کە شەبوو کە یانویست بیانوێ قسە بکەن و بیانوێ کێشە و گرفتەکانیان باسکەن بەڵام قایمقام خۆی باسیەوەی کرد کە هاوڵاتیان پێویستیان بەوەیە ئەو گرفتانی کە هەیەە ئێمە باشتر زانین پێویستە بەرپرسان جارێکی تر هەوڵ بن کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەرکەن